بەناوی خوای بەرزوو بیاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە جێگەی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام، داواکەین لە خوای گەورە بە لوتفی میهرەبانی خۆی تاعات و عیبادەت و ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول کردبین. ئەم ڕۆژ بە کۆمەڵێ بەرگە و بابەتی جیاوازەوە بەرنامەی پەیامی ڕۆژ دەڕازینەوە ئومێدەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. ڕێنمایی تایبەت بە وەرزی ئاگرکەوتنەوە بە تایبەت لە پاوان و دارستانەکان تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە میوانداری زۆر بەڕێز بەڕێوبەری پاوان و دارستانی هەرێم کە لە ستۆدیۆکانمان لە شاری ئەولێرە و میوانی بەرنامەکە دەبێت. هەروەها میوانداری گروپی بێخود بۆ پێشکەشکردنی کۆمەڵێ مناجات و سرودی خۆیان تایبەت بە مانگی پیرۆزی ڕەمەزان و پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم لەگەڵ کۆمەڵێک لە ڤیدیۆکانی ئەوە کە لە ڕێی ژمارە تەلەفۆنی 1950 151 لە تەلێگرامەوە بۆیان نردوین ئێوەی عزیزیش هەر ڤیدیۆ و دیمەن و سەرنج ڕاکێشتان هەیە دەتوان لە ڕێی هەمان ژمارەوە بۆمان بنێن تا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و لە بەرنامەی پەیامی ڕۆژ بینەری ببنەوە جارێکی دیکە لەگەڵ کۆمەڵێ زانیاری و راپۆرتی تایبەت ئومێدەکەین جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. بەر لە هەموو شت دەچینە لای کۆی ئەو مێژووە گرنگانەی کە لە 13/5دا ڕوویان داوە. 13/5 ساڵی 1960 لە دایکبوونی مێژوونووس و زانای گەورەی ئیسلامی ئیبن ئەسیری جەزەری کە یەکێک بوو لە مێژوونووسە بەناوبانگ و ڕازگۆکانی سەردەمی پێشەوا سەلاحەدینی ئەیوبی کە زۆربەی مێژووی دەوڵەتە ئیسلامیەکان و خلافەتی ڕاشیدینی نووسیوەتەوە. خاوەنی شاکاری بەناوبانگی کاملە فی التاریخ کە لە کتێبخانەی زۆربەی مسلماناندا بوونی هەیە و چەند بەرگێکی گەورەی و یەکێکە لە سەرچاو پەسەندکراوەکانی مێژوو لای ئەهلی سونە و جەماعە ڕەحمەتی خوای لێبێت. 13/5 ساڵی 1930 دوای تەمەنێک لە ڕوبەڕووبوونەوە و خەبات دژی ئینگلیز و هەوڵدان بۆ دروستکردن و هێنانەکایی کیانێکی سربەخۆی کوردی، مەلیک و خەباتکاری گەورەی کورد شێخ مەحموودی حەفید بەرامبەر بە هێزەکانی ئینگلیز شکستی هێنا و بەناچاری خۆیدا بەدەستەوە و دەستگیر کرا. شێخ مەحموودی حەفید لە ماوەی تەمەنیدا دووجار شۆڕش و خەباتی دژی حکومەتی عێراق و ئینگلیز ڕاگەیاند و لە هیچ جارێکیاندا ئینگلیز ئامادە نەبوو هیچ مافێک بە کورد بدات. 13/5 ساڵی 1940 وینستۆن چەرچڵ بووە سەرۆکوەزیرانی بەریتانیا کە دواتر بوو بە یەکێک لە سێجەم سەرپێکێنەرەکەی جەنگی جیهانی دووەم و ملیۆنان مرۆڤیان کردە قوربانی ویست و خواستە خراپەکانی خۆیان کە ئەوانیش هیتلەر و ستالین بوون. 13/5 ساڵی 1970 بەهۆی ڕاگواستنی گوندەکانی شارەزور و زیادبوونی ستەم و زۆرداری بەعز بەرامبەر گەلی کورد، جەماور و زانایانی مسلمانی شارەزور و هەورامان و هەڵەبجە ڕاپەڕینێکی سەرتاسەری و جەماوەریان ڕاگەیاند و بەرەو کۆماری ئیسلامی ئێران هیجرەتیان کرد و لەوێش فتوای جیهادیان دژی بەعز دەرکرد و بزوتنەوەی ئیسلامی ئەو ساشیان بۆ ئەو مەبەستە ڕاگەان کە ڕۆڵی کاریگەری هەبوو لە بەگژداچوونەوەی بەعس و پاراستنی سەروەری و ڕەسەنایەتی کوردی مسلمان. 13/5 ساڵی 1999 کۆچی دوایی زانای مەزن و مفتی گەورەی سعودی شێخ عەبدولعەزیز بن باس لە شاری مەکەی پیرۆز و لە تەمەنی 99 ساڵیدا. وڵاتیتان ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشم کە باز لە بیر یان خۆد چاڵی بەرهود دەکات. بیری بەرهود بیرێکە دەکەوێتە خۆڕڵاتی شاری حەزەرمەوت لە وڵاتی یەمەن. ئەوەی جێگەی سەرنج و تێڕامانە ئاوی ئەو چاڵەیە چونکە نزیک بە 250 مەتر قوڵە و لە ڕیوایەتەکاندا هاتووە. پێغەمبەری نازدار درودی خوای لەسەر بێت فەرموویەتی ئاوی بەرهود مەخۆنەوە تەنانەت دەستنوێژیشی لێمەگرن. دەوترێت ئەو چاڵە ئاوی تێدایە بەڵام ئاوەکەی ئەتەڕ نییە. لە ڕیوایەتەکەدا پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت دەفەرموێت باشترین ئاو ئاوی زەمزەمە بەڵام خراپترین ئاویش ئاوی بەرهودە. زانیاریەکان جێگەی سەرنجن لەسەر چاڵی بەرهود. هەندێک لە کۆنەوە پێیان دەوت چاڵی عەلی، هەندێک دەیانوت جنۆکە هەڵی کەندووە و هەندێکیش باوەڕیان وایە
شوێنی سزادانی ڕۆحی کافر و منافق و مشریکەکانە. هەندێکیش دەڵێن لا کۆندا پاشاکان بە جن هەڵیان کەندووە بۆ شاردنەوەی زێڕ و زی و دواتر خەڵک هەڵیان کەندووە، بەڵام هەموو ئەوانە وەهم و ئەفسانەیە. لا ساڵی 2005 تیمێکی جوگرافی ناز کەسێکیان شۆڕ کردەوە. کاتێک نزیکی 100 مەتر چووە خوارەوە، دەنگی خوڕەی ئاوەکەی ئاوی تۆمار کردبوو، بەڵام ئەو کەسە لە ترسا داوای هاتنەسەرەوەی کردووە و دوای هاتنەسەرەوە وتوێتی کاتێک لە خوارەوە بووم هیچ ڕووناکێک نەماوە و دەرگای بیرەکە ئەهاتەوەیەک. دوجار لە ساڵی 2015 تیمێکی ئەمریکی لێیان کۆڵیەوە و توانیان بگەنە بنی بیرەکەوە، هەر بۆیە دەرکەوت قۆڵی ئەو بیرە 250 مەترە. ئەو تیمەی چوونە ناو بیرەکەوە پسپۆڕێکی کیمیاییان لەگەڵ بوو کە توانی هەندێک شت لە ناوبنی بیرەکەدا لەگەڵ خۆی بێنێتە سەرەوە، بەڵام گەرچی گوێیان لا خوڕەی ئەو بووە چاویان بە ئاو نەکەوتووە. بەپێی هەندێک ڕیوایەت لا ڕۆژی قیامەت ئاگرێک لە یەمەنەوە دەردەچێت کە دەوترێت لەو بیرەوە دەردەچێت و ئەوە شوێنی ئەو ئاگرێ. سپاس بۆ زانیاریەکەت شەیدا. ئازیزان و خۆشەویستانم، ساڵانە هەندێک کەس بە نەزانی و هەندێک کەسیش بە ئەنقەس و نابەرپرسانە بۆی فرێدانی جگەرەکەیان و یا بە ئاگرکردنەوەیەکی ئەم قەستانە بە هەزارەها دۆنمی پاوان و دارستانەکانی هەرێمی کوردستان دەبێتە قوربانی. ئەمە لە کاتێکدا کە ئەم پوش و پەڵاش و یاددار و درەختە پێگەشتوانە سەرچاوەی جوانی گەشت و گوزارن و سەرچاوەی لەوەڕن بۆ بەشە لاژاڵەکان لەگەڵ ئەوەشدا بە ملیۆنان مێرو و مار و گیاندارە سوود بەخشەکان کە هۆکاری پاکردنەوەی ژینگەن دەسووتێن و قڕ دەکرێن و لەناو دەبرێن. بۆ قسەکردنیش زیاتر لەسەرم دیاردە ناشرینە و ڕێنماییەکان لەبارەی کە ئێستا ئێمە بەرەو وەرزی گەرما و بەرەو ئەو وەرزە دەچین کە پوش بە شێوەیە کە زۆر بە ئاسانی ئاگرەگرێ، میوانداری زۆر بەڕێز حسێن حەمەکەریم بەڕێوەبەری پاوان و دارستانی هەرێمی کوردستانمان کردووە لە شاری هەولێرەوە. کاک حسێن سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوی خوا لە بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵی پێیان. سپاس بۆ ئامادەبوونتان. دووبارە بەدەر لە ڕێنماییەکانی ساڵانی ڕابردوو بۆ ئەم ساڵی 2019 کە ئێستا لە بەردەم وەرزی هاوینداین چ ڕێنماییەکتان دەرکردووە بۆ هۆشیارکردنەوەی خەڵک و دانانی سزایەکیش بۆ ئەو کەسانە کە دەبنە هۆکاری لە ناوبردنی پوش و پاوان و دارستانەکانمان؟ بەڵێ زۆر سپاس بۆ دەرفەتە. بێگومان ساڵانە لەم وەرزە بە تایبەتی پاش باران بڕان و وشکبوونی پوش و پەڵاشی دەشت و چیاکان یەکێک لەو مەترسیانەی کە ڕوبەڕووی دارستان و پاوانەکانە بێتەوە مەسلەی ئاگرکەوتنەوەیە. بە تایبەتی لەو ساڵانەی کە ڕادەی بارانبارین زیاترە بارێەوە نیسبەی کژوگیا زیاترە بێ، مەترسیەکە زیاترە بێ و بە تایبەتیش ئەم ساڵ کە ڕێژەیەکی زۆر وەکو لای هەموو لایەک ئاشکرای ڕێژەیەکی زۆر بارانباریوە و لە 80 ساڵی ڕابردوودا بەو شێوەیە باران نەباریوە، ڕێژەیەکی زۆر پوش و پەڵاش هەیە، بۆیە مەترسیەکە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوودا مەترسەکە زیاترە. بۆیە ئێمە ساڵانە پێش ئەم وەرزە یەکێک لە ئەرکەکانمان ئەوەیە کە ئاگاداری فەرمانگەی پەیوەندیدارەکانی خۆمان بکەینەوە و ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکانی تریش لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەتی پۆلیسی دارستان و ژینگە و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانە بکەینەوە بۆ هاوکاری و هەماهەنگی بۆ کەمکردنەوەی ئەو مەترسیە و هاوکاری و هەماهەنگی بۆ کوژانەوەی ئاگر لە کاتی ئاگرکەوتنەوە. ئەم ساڵ خۆشبەختانە پێشەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانەوە بەنووسراوی فەرمی ئاگاداری سەرجەم لە لایەنە پەیوەندیدارەکان کرا کە احتیاطاتی خۆمان وەربگرین بۆ کەمکردنەوەی ئەو حاڵەتە و کاری پێویست ئەنجام درراوە لە پارێزگاکان بە تایبەتی لە پارێزگای هەولێر و لە سلێمانی زۆر گرنگی بەو بوارە دراوە کۆبوونەوەی تایبەت کراوە بە سەرپەرشتی جەنابی پارێزگار لەگەڵ هەموو فەرمانگە پەیوەندیدارەکانە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە و داوا کراوە لە هەموو ئەو فەرمانگە پەیوەندیدارانەی کە ئامێر و ئالاتی قورسیانەیە کە هاوکار بن لە دروستکردنی هێڵی ئاگربڕ و دروستکردنی ژووری عملیات بۆ ئەوەی کە چۆن ڕوبەڕووی ئەو مەترسیانە بینەوە چۆن ڕێگە بگرین لە مەسلەی ئاگرکەوتنەوە.
مامۆستا حسێن هۆکاری ئاگرکەوتنەوەکان ئەنقەستن نەزانیە یا هۆکاری سروشتیە کامانن ئەو هۆکارانەی کە ساڵانە ئێمە گیرۆدەین بەدەستیانەوە لە بەهەدەردان یان بوونن نەمانی بەشێکی زۆر پاوان و دارستانەکانمان. بەڵێ زۆر ئەو پرسیار لە جێگەی خۆیەتی طبعاً هۆکارەکانی ئاگرکەوتنەوە بەڕاستی زۆرن بەڵام بەداخەوە لای ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئێمە بەپێ و ئامار و داتە و زانیارانەی کە کۆمان کردوتەوە بەشی زۆری هۆکارەکان یان کەم تەرخەمیە یان بەدەستی ئەنقەستە بۆیە زۆر جار لە کاتی تۆمارکردنی سکاڵاکان و بە دوواداچوونی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و بەڕێوەبەراتەکانی دارستان و پاڵە پارێزگەکانە بەشی زۆری ناگەینە ئەنجام و ئەو دۆسیانە دائەخرێ لەبەرەوەی ئەڵێ سەرچاوی هۆکارەکە نەزانراوە. بەشێکی زۆریشی کەم تەرخەمیە کە خەڵک بەڕاستی نازانێت بە فرێدانی جگەرەیەک دەیان و سەدان دۆنم دارستان و پاوان ئەسووتێ و ڕەنج و ماندووبوونی سەدان و دەیان و سەدان کرێکان لە ناو دارستانە دەستکردەکانە بەهەدەر ئەڕوا و دارستانە سروشتیەکان کە هەرگیز خەرەبوو ناکرێنەوە بەهۆی کەم تەرخەمی کەسێکەوە لە ناو ئەچێ. بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت بە تەواوی بەشی زۆری هۆکارەکان کەم تەرخەمی و هەنێکیشی بانقەستە. ساڵانە بەهۆی تۆپبارانی ئەو بنکە ئۆپۆزیسیۆنانەی وڵاتانی دراوسێت لە نێو هەرێمی کوردستان بەشێکی زۆری دارستان و پوش و پاوانەکانی ئەمە دەبنە سوتەمەنی و بڕێکی زۆری دۆنم و پاوان و پوش و پەلاشمان ئەسووتێ. ئێوە تا چەند هەوڵتان داوە بەلایەن پەیوەندیدارەکانی ئەم وڵاتانە بگەێنن یان بۆونە ڕێکەوتنێک هەبێ لە پێناو پاراستنی ژینگە و دارستانەکانی هەرێمی کوردستان کە ئەم تۆپبارانانە نەکرێ یان بوونە بە جۆرێ لە جۆرەکان چارەسەری ئێوە چییە وەکو بەڕێوەبەرایەتی پاوان و دارستانی کوردستان؟ بەداخەوە ئەوەش یەکێکە لە هۆکارەکانی تر کە ساڵانە لەلایەن وڵاتانی دراوسیەوە بە بیانووی بوونی ئۆپۆزیسیۆن و هێزی چەکدار کە ئەبێتە هۆی کاریگەریەکی گەورە کاتە سەر تێکدانی ژینگە و سووتانی دارستان و پاوانەکان و تەنانەت کێڵگەی کشتتوکاڵی جووتیارەکان یعنی کە ئەتوانم بڵێم زەرێکی زۆری ئابووری و ژینگەیی لە هەرێمی کوردستانەکەوێ. ئێمە زۆر جار لایەنەکانی با بڵین فەرمانگەکانی سەروی خۆمانمان ئاگادار کردوتەوە ئەوە لە دەسەڵاتی ئێمانیە بەڕاستی ڕاستە و خۆ لەگەڵ ئەو وڵاتانە قسە بکەین بەڵام ئاگاداری سەروی خۆمان کردوتەوە لە بوونی ئەو مەترسیەوە تەنان هەنە جاریش بە ئامار داومانەکە نەتیجە ئەو تۆپبارانانە چەند زەرەری لە ژینگە و لە ئابووری وڵاتەکەمان داوە کە ڕام ئەم حاڵەتە تەنها لە حاڵەتی شەڕ و لە حاڵەتی ناجێگیریە هەبێت بەڵام بەداخەوە لە کوردستانی ئێمە ساڵانە لە وەرزاوەیشێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئاگرکەوتنەوە. زۆر باشە کاک حسین وەک بەڕێزت پێشتر باست لەوە کرد کە ئەم ساڵ بۆ هۆی بارانبارینێکی زۆرەوە پوش و پەڵاشێکی زۆر هەیە. ئێوە ئامێری تایبەتان ئامێری پێشکەوتوتان لە بەردەسە بۆی نەیەڵن کە ئاگرتەشانە بکات؟ ئێمە طبعاً ئێمە دارستانی سروشتیمانەیە و دارستانی دەستکردمانەیە لە ناو دارستانەکانی خۆمانە با بڵێن دەستکردەکانە ئەوەی کە لە بەردەستمانە بێ بەداخەوە چەند توانایەکی وامان لە بەردەسان نییە و کرێکاری پێویستمان بۆ بەکرێنە گیراوە تا ئێمە بتوانین کارەکانمان بە تەواوەتی بکەین بەڵام لەو شوێنانی کە کرێکارمانەیە و لە هەندێک شوێنی تر بە هاوکاری و هەماهەنگی هەندێک فەرمانگەی پەیوەندیتاری تر توانیمانە کاری پێویست ئەنجام دەین و لەم هەڵمەتەشا کە زیاتر لەگەڵ لایەنە فەرمانگە پەیوەندیدارەکان قسەمان کردووە لە کۆبوونەوەی پارێزگاکانە داوامان کردووە بە تایبەتی ئەو چیا و شاخانەی کە ساڵانە ئاگری تیاکردەوە بۆ نمونە لە پارێزگای هەولێر شاخی سەفین لە سلێمانی شاخی گۆیژە لە منطقەی هەڵەبجە شنروێ لە دهۆک مەسەرەن چەند چیایەکی لێرە دەوروبەری دهۆک کە ئەمانە ساڵانە ئاگری لێکەوێتەوە کە زەرەر و زیانێکی زۆر ئەدا بۆیە
تەکیدمان کردوتە سەر ئەو شوێنانە کە فەرمانگەکانی تر بە تایبەتی ئاوەدانکردنەوە شارەوانی ئەو شوێنانە کە ئامێری قورسیان لە بەردەسایە هەڵسین هێڵی ئاگربەر دروستکەین بۆی کاگر ئاگرێکی شکەوتەوە نەپڕێتەوە بۆ شوێنانە. زۆر باشە کاک حسێن، ساڵانە دیاردەیەکی باشەیە بۆ پاراستنی پاوان و دارستانەکانمان ئەویش دروستکردنی ئاگربڕەواتە بە چەند سەد مەترێکەوە تۆ لەگەڵ ئەو سنوورە جیاکەیتەوە لە ڕێی کێڵان و دروستکردنی وەکۆڵێ بربەستێک لە نێوان ئەم بەشە و بەشەکەی دیکەدا وە ساڵانەش ئەم بربەستە پێویستی بە تازەکردنەوە و دووبارە کێڵانەوە و لابردنی ئەو پوشەیە لەو شوێنەدا ئێوە بۆ وەرزی نوێ یان بۆ ئەم وەرزی ئەم ساڵی 2019 چیتان کردووە لە پێناوەی یەکبا ئێمە 500 مەترمان بسووتە باشتر لەوەی کە هەزارەها دۆنم بەهۆی نەبوونی ئەو ئاگربڕەوە بسووتێ و لەدەست بچێ. زۆر ڕاستە. ئێمە طبعاً چەند ڕێگەیەکمان لە بەردەسایە بۆ جێبەجێکردنی ئەو کارێکیشیان ئێمە ساڵانە بە تایبەتی بۆ دارستانە دەستکردەکان بە تایبەتیەوەی لە دەوروبەری شار و شارۆچکەکانایە کە زیاتر مەترسی هەیە دەرمانی قڕکەر بەکارێنین هەرچەنە ئەمە لە ڕووی ژینگەیەوە گونجاو نییە بەڵام لەبەرەوەی هێزێکی کرێکاری زۆرمان بۆ بگێڕێتەوە دەرمانی قڕکەر بەکارێنین لەو شوێنانە بەکاری بێنین کە بێتە هۆی لە ناوبردننی ئەو گژویانە لەو هێڵە ئاگربڕانەی کە دروستی ئەەکەین و بە هەمان شێوە بەو ئامێرانەی کە خۆمان هەمانە تراکتۆرە شۆفڵە بلدۆزەرە بە هەمان شێواڵەسین بە چێڵانی ئەو شوێنانە بۆی کە هێڵێکی ئاگربەر دروستکەین لە بینی لە نێوان پرۆژەکانەوە لەگەڵ جای بکەینەوە لەگەڵ ڕێگای سەرەکی ئەو شوێنانە کە ڕێگەی هاتوچۆ و کارکردنی خەڵکە و هەر وەکو لە پرسیاری کۆتاییشا وەڵامی بەڕێستانم مایەوە لەو شوێنانەی کە زۆر سەرەکین و ساڵانە ئاگری لەکەوێتەوە زیاتر جەختمان کردوتەوە لەو شوێنانە بۆیە بەڕاستی حکوومەت هەچەنە بەهێز بێ زۆر زەحمەتە بتوانێت هەموو دارستان و پاوانەکان بپارێزێ لەبەرەوەی ئێمە زانین ڕوبەرێکی زۆر لە دارستان و پاوانمانەیە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان و بەشێک لەو ناوچە سنووریانەش کە ئێستا پاشماوەی مینی شەڕی عێراقیرانی تیاماوە بۆیە هەموو جارێ ماڵێن دارستان سامانێکی نیشتیمانیە هەموو تاچێکی وڵاتەکەی ئێمە هاو نیشتیمانیانی ئێمە خاوەنێتی بۆیە لە هەمان کاتە ئەبێ بەرپرسیاریش بێ. زۆر جار ئێمە داوامان کردووە لە وەزارەتی ئەوقاف لە ڕێگەی بەڕێزان مامۆستایانی ئاینیەوە لە وتارەکانی هەینیە کە تەشید کەنە سەر ئەو بابەتە بۆ ئەوەی کە نهێڵڕێ ئاگر بکەوێتەوە ئەگەر ئاگرکەوتەوە هەموو لایەک هاوکار بن چۆن ئەو ئاگرە ئەکوژێنینەوە بۆیە هەموو تاچێکی ئێمە بەڕاستی ئەبێ خۆی بە بەرپرس بزانێ بەرامبەر بە پاراستنی ئەو سامانە نیشتیمانیە گەورەیە. زۆر باشە کاک حسێن وەک دەزانین کە زیاتر ئاگر لە ناوچە شاخاویەکان و لە چیاکان دەکەوێتەوە ئێوە لەو ناوچانەدا چۆن ئاگربڕ دەکەن لە کاتێکدا کە ناتوانن ئامێری قرس بەرنە ئەوێ وەکو تراکتۆر ئێوە لەو کاتەدا چی ئەکەن چ ڕێگایەک دەگرنە بەر؟ بەڕاستی زۆر قورسە ینی وەکو ئاماژەم پێەیە ئێمە زۆر جار لە کەڵاڵەکانی ڕاگەیاندنی بیانیەوە ئەیبینین ینی زۆر جار ناگرێکە کەوێتەوە چەندین ڕۆژ بەردەوام ئەبێ ئێمە ناتوانین و تواناکەش ئەوە نییە کە بتوانین دەستمان بگاتە هەموو ئەو شوێنانە بۆیە زۆر بەڵێ ئازیزان و خۆشەویستانم بەدەر لە هەر ئەرکێکی وەکۆڵی حکوومەتی و ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە بێمە ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیی و بگرایی نیشە ئازاردانی گیاندارەکان بەدەر لەوەی کە تۆ خۆراکی هەزارەها ئاژەڵ دەسووتێنی بە ملیۆنەها ئەتوانین بڵین مێرو مار و گیاندار و چۆلەکە و باڵندە و هێلانەی زەڕنەقوتەی قوربەسەری باڵندەکانی تێدایە کە ئەمە پیسکردنی یەکەمی ژینگەیە چونکە خوای گەورە دوێنێ لە وتاری مامۆستایەکی ئاینیا بووین دەڵێ پاروەنانێک کە ئەخرێتە دەمەوە هەر هەموو ئەم گردونە ڕۆڵی هەبووە لە دروستکردنیا بەڕێز مامۆستا حسێن حەمەکەریم بەڕێوەبەری گشتی پاوان و دارستانی هەرێم دووبارە سڵاوت لێبێ بەهۆی کێشەیەکەوە گوێمان لە دەنگی جەنابت نەما
شەیدا ئاماژەی بەوە کرد کە ئێوە لە ناوچە شاخاویەکانە بۆ هی نەگواستنەوە یا قورسگواستنەوەی ئامێرەکانی وەکو شۆفڵ و گلێدەر و یا تراکتۆر ئەم شتانە چۆن ئاگر بڕەکەن و ڕێگری لە بەرفراوانبوونی ئاگرەکەکەن. بەڵێ بێگومان من باسم لەوە کرد ئێمە ڕەنگە زۆر قرس بێ نەک بۆ ئێمە وەکو هەرێمی کوردستان بۆ زۆربەی حکوومەتەکانی دنیا کە بتوانێت دەستی بگاتە هەموو ئەو شوێنانە بۆیە ئێمە پەنامان بردوۆتە بەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان و سوپاس بۆ خوا ئیمڕۆ لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر ڕێکخراوی ژینگە پارێزیە لەسەر ئاستی ناوچەکان لەسەر ئاستی هەتا تەنانەت گوند و ناحیە و ئەو شوێنانە بۆیە تەکیدمان کردوێتەوە کە هەڵسن بە هوشیارکردنەوەی سزای ئێوە بۆ ئەو کەسانەی بە ئەنقەز هەواڵێکتان بۆ دەیە کەسێک هەر بە ئەنقەس و لە خۆشی و بۆ ڕابواردن یان لە ڕقی کەسێکی ترە ئاگرێکی زۆری ناوەتەوە و پوش و پەلاش و پاوانێکی زۆر و دارستانێکی زۆری پێوە سوتاوە. سزاکان چین و ئایا تا ئێستا کەستان سزادا و ئەمە کۆتا پرسیاری ئەمەیە بۆ جەنابەت. بەڵێ زۆر سپاس. ئێمە یاسای دارستانی ژمارەدەی ساڵی 2012مانەیە و بەشێک لە مادەکانی ئەو یاسایە تەرخان کراوە بۆ سزادانی ئەو کەسانی سەرپێچیەکەن و لەناو ئەوانەشە بە تایبەتی ئەو کەسانی ئاگر بە ئەنقەسەکەنەوە بێگومان تایەتی جگە لە بە هەردوو حاڵەتەکە هەم غەرامەکردن بە پارە و هەم بەندکردن لە بەپێی تەوان بەپێی عەدەدی ئەو دارانەیە کە زەرەری بەرئەکەوێ بۆ نمونە لە بەمەرجێک لە 6 ملیۆن 5 ملیۆن دینار کەمتر نەبێ و تەنانەت تا چەندین ساڵ بەندکردنی تایە بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە بە ئەنقەس ئاگرەکەنەوە سزاکەی زۆر قورسە وەکو باسم کرد ئەکەوێتە سەر ژمارەی دارەکان. من حەزم کرد ئاماژەش بۆ بەم کاتێک کە دارستانێکە سووتێ وەکو بەڕێستان لە پێشەکیەکەی خۆتانە باستان کرد لە 85 بەشی زۆری ئاژەڵ و باڵندەکە لەسەر ڕووی زەوی ئەژی لە ناو دارستانەکانە ئەژین بۆیە کە دارستانێک بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێنی کە هەیە هەموو ئەوانش لەبەی نەچێواتە یەکەیەکی ببوورە. زۆر سپاس بۆ بەڕێ حسەن حەمەکەریم بەڕێوەبەری گەشتی پاوان و دارستانی هەرێمی کوردستان. ئومێد دەکەین خەڵکیش لە لای خۆی هۆشیارێکی وای هەبێ کە نیشتیمانی چۆلەکە و باڵندە و گیاندارە کێوی و مار و مێروەکان تێک نەدات و نەبێتە هۆی تێکدانی سروشتی جوان و ڕازاوی کوردستان. دەچینە لای ناوبڕێک و پاشتر دێنەوەلاتان بۆ تەواوکردنی بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. لە دەستپێکی ڕۆژدا کوپێک چای مەلیک پڕت دەکات لە وزە. لەسەر کار و لە کاتی پشوو تەنیا کوپێک چای مەلیک باسە بۆەوەی بە درێژایی ڕۆژ ئاسوودە بیت. کۆمپانیای بورهان خاوەنی فەرمی چای مەلیکە. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەم دێنین. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین.
ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 1970 840 2000. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقی بکەرەوە، پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڕێزان ئێستاش دەچینە لای ئەوێنە و ڤیددیۆکانیەوە کە لە ڕێی ژمارە تەلەفۆنی 1950 151 90 بۆ تیلیگرام و ڤایبەری تایبەت بە پەیامی ڕۆژتان ناردووە. فەرموون پێکەوە بینەری دەبێت. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. أنت نور الله فجرا جئت بعد العسر يسرا ربنا أعلاك قدرا يا إمام الأنبياء أنت في الوجدان حي أنت للعينين ضي أنت عند الحوض ري أنت هاد وصفي يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك يا نبي سلام عليك يا رسول سلام عليك يا حبيب سلام عليك صلوات الله عليك. قلبي حبي خير رسل ربي من به
أبصرت دربي يا شفيعي يا رسول الله أيها المختار فينا زادنا الحب حنينا جئتنا بالخير دينا يا ختام المرسلين يا حبيبي يا محمد يا نبي سلام عليك يا رسول سلام لا اقرأ باسم ربك قرب ديدي هوش بروانين أزانين چندم تاقان محبوب وكريم الذات لتكراري بخوينا ربك الأكرام نمايانا كبو غيري أوم تعليم فر تعظيم دسنادا ترابو مدرسي مخصوص يم تلقينة اللودا فيامي دل پذيرو باكي بو پیغمبري سرهاد ألم نشرح بشارة بو طلوعي روج عرفانت فترضى مجدب وبرزي مقامي ولات لبحري علم الإنسان لبحري علم الإنسان واندجر عن وشيكر لعمروك خوشويسي ذاتي تو لا إخواك بيان منو أم وصف سطح شا لخوم هم لكردارم دري أم بحر غواصي دبي بتواني دستي خا بدلق يا نفارم ولقافي رحمتي يزدان بدي دارد مشرف بماتي خاكي بردرقات ببرجان قم بمالم خاكي او ريقا كفيدنينا بناليم وبسوتيم بين بدوري رومة بالات بليم اي شه سواري عرسي بدر وحنين وفتح بليم اي نريد دي انبياء اي صاحب ايات الهي برمد دستم لدستي او تكاكرا الهي برمد دستم لدستي او تكاكرا كبر لو روجي سختا كستكا بو هيج كزناكا عفوت جاي وميت بيقان وخيشان عفوت جاي وميت بيقان وخيشان لطفت مرهمي قداو درويشان لطفت مرهمي قداو درويشان الله يا
الله يا الله الله يا الله يا ربي صلي على المصطفى صلوات وسلام ورسول الله دينا وباب روي مسجد الحرام فيك يتمنى يحيي لا ينام الله يا مسجد النبي لكي نتمنى شاهي عربي دين وباب روي مسجد القباء لكي نتمنى ختم غالي حرام بكي تمنى لا الله يمنى يا نوباب الروح لبو غالي سود بكي تمنى حضراتي رسول الله يا دفن من كان دفن من كان بەڵێ بێخودی شاعیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هێندە پەروانەی دەوری خۆشەویستی و شەمعی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم هێندە مسافر و گەڕیدەیەکە بۆ ڕەوزەی مبارەکی پێغەمبەری خوا بەنە شاعیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی دەرکردووە. پێم وانییە هیچ ئەدەب دۆست و هیچ موسڵمانێک هەبێ بە تیکە تیکە بێ دڵێ کەنەی بێ ئیشتیاقەکەی تۆی بێخودی لەبەر نەبێ کە لووتکەی خۆشەویستی و محبەتی بێخودە بۆ پێغەمبەری نوری چاومان و پێشەوای دنیا و قیامەتمان. ئێمە ئەمڕۆ لە خزمەت گروپی بێخودین. ئەوان میوانی بەرنامەی پەیامی ڕۆژن بۆ ڕازاندنەوەی بەرنامەکەمان بە دەنگە زوڵاڵ و خۆشەکەیان
کە ئەویش لە کانگای ئەوین و محبەت و خۆشەویستی و مرۆڤ دۆستی و گەورەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرچاوی گرتووە. کاک محەممەد ئامانج و کاک ئەلەم سەردار و ئەو دوو ئازیزە میوانی بەرنامەی پەیامی ڕۆژن یاخوا بەخێر بێن دەنگتان هەر خۆش بێت تاعات و عیبادەتتان قبول بێ و دەنگتان هەر خۆش و ئیشەڵڵا پڕ لە عەشق و ئەوین بێ بۆ پێغەمبەری خوا. زۆر بەخێر بێن. ئەگەر ئەو دوو ئازیزەشمان پێ بناسێن چونکە ناوەکانمان پێ لەبەرەکە دوو کەسن بە ئەوانیش بناسین. کاگاکار وەکو براگەورەمان لە دەفا و کاک ژیاریش هەر برای خۆشەویست کاک ژیار و کاگاکار بەڵێ زۆر زۆر بەخێر بێن. سەلامت زۆر سپاس. با من یەکەم پرسیار بکەم بۆچی بێخودتان هەڵبژارد ناوی بێخود بۆ گروپەکەتان؟ هەڵبژاردننی ئەم ناوەیە هەمووتان بوو بەکۆی دەنگی هەمووتان بوویان تەنها کەسێک جا چی پێڵن جژنی قوربانی ڕابردوو بوو یەکەم ئیشی گروپمان بوو کە بیکەین لە تەلەڤیزۆن ئەبوو ناوێک بژێرین بۆ گروپەکەمان لە کەناڵی پەیامیش بووە پێمانە بە یەکەم دەرکەوتنیشتان هەر لە کەناڵی پەیامەوە بوو لەڵێ یەکەم جارکە لە تەلەڤیزۆن بانگێش کراین لە کەناڵی پەیام بوو جژنی قوربان بوو 21 ئەوە یەکەم دەرکەوتندان بوو. بەڵێ ویستان بە ناوێکەوە بچنێ و بەرنامەکەەوە خۆمان قەرارمان وا بوو کە گروپێک دروست بکەین بەڵام ناوەکە یەکلا نەبووبینەوە لەسەری خەریکی ئامادەکردنی بەرهەمەکەمان بووین بۆ ئێرە هەستمانەکە شیعرەکانی بێخودێتە بەردەستمان درستمان بە نایبنین گروپی بێخود لە خۆشەویستی و کابراوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەرارمەش لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئیشە بکەین جوانترین ناو ئەو ناو بەلامانەوە دەستان خۆش بێ. ئێوە تەنها ئەم چوار کەسن یان گروپێکی گەورەن و لە چەند کەس پێدێت گروپەکەتان؟ ئەوەی ڕاستی بێت گروپەکەمان لەم دقەی ئێستا پێگاتووە لە 6 نەفەر 6 نەفەرەکەش ئێستا کە چوارمان لێرە حزوورمان هەیە و دوانی تریشمان کە یەکیان کاک ڕاستانی خۆشەویستە کە بەهۆی ئەوەی کە ئەم ساڵ لە 6ە انشاءالله دوعای خێری بۆ بکەن بینەران و ئێوەی ئەزیزیش خۆی گەورە یارمەتی بە لە 6ە و برادێکی کەشمان کاک بڕوای خۆشەویست ئەو هەندێ کاری هەبوو نەیتوانی بێتە لێرە لە خزمەت یابین و وەکوتر ئەم چوارەمان کاک ئەلەند وەکو برای گەورەی هەموومان و مامۆستای قورئانی منیش کە من چۆنەڵێ قورئانم خوێندووە لای ئەم فێر بووم و وەکو برای گەورەمان لە ڕووی شەعر و لە ڕووی شەعرەوە تەبعاً لە ڕووی ئاواز و لەحن و ئەو شتانەشەوە برای بچووکتان خەریکە بێ زۆرتر و لە ڕووی دەفیشەوە کاگاکار مامۆستای هەموومانە و ئەو برا بەڕێزانی تریش کاک ژیار و کاک بڕوا و کاک ڕاستان ئەو وەکو ژەنیارێکی زۆر خۆشەویست کە یان و ئەوانیش هەم بە عشق و خۆشەویستی حەزەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشریف هێنێرە وەکو ئەوان کە دەف ئەژەنن زۆرێکن کە وەکو ئەوان دەفژەنن بەڵام دەفەکەیان بۆ شتێکی تر بەکارەهێنن بەڵام لە خوای گەورە بەزیابێ نمونەی بەرزی وەکو ئەم خۆشەویستانە دەفەکەیان تەنها ترخانەکەن بۆ قەسائید و مناجات و وەصفی خوا و حەزرەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم. کاگاکار ببوو لە شەیدان جیاوازی ئەو دەفەی کە کاک محەممەد ئاماژەی پێکرد دەفێگەیە لێ درێ بۆ خۆشەویستی خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوەتێ دەفێکی تریژێ بۆ ئێمە چۆن ئەم دوو دەف ژەنینە وەکۆ لە جیا بکەینەوە بیناسینەوە ئایا دەفێک بۆ خۆشەویستی خوددا و پێغەمبەرەکەی و مناجات بێ جیاوازە یانی دەنگەکەی بێ شێوازی لێدانەکەی بێ و وە گرنگی دەف بۆ ئەم جۆرە مناجات و سرودانە چییە لە بەتابەت لە ئەدەب و عیرفانی ئیسلامی ئەتوانین عەفو و ڕیاز بە شێوەیەکی گشتی بڵێن چەند جۆر دەفژەنین هەیە بۆ شێوەیەک دەتوانین پێمان بڵێن؟ نازانم مایک ئەگەر مایکیان پێ نییە ئەوە ئەگەر زۆر باشە تا مایکێکێن بۆ کاک محەممەد پرسیار لە بەڕێستانەکەم بزانم سەرەتای دروستبوونی ئەم گروپە بیرۆکەی کامتان بوو هەر هەمووتان پێکەوە بوون یان سەرەتایەکێکتان بڕیاریا و دواتر بەرەبەرە ئەندامتان زیاد؟ بەڵێ طبعاً ساڵی پار تقریبا مانگی 1 و 2 بوو کە کاگەلەند لەخوا بەزیابێت طبعاً پێش ئێستا ئێمە قورئانمان ئەخوێند و مەقاماتی قورئانمان نەزانی وەکو مەقامات بەڵام لەوە بە دوای تر ماوەیە کاگەلەند خومانە ئەم قەسائید و مناجاتی کە باسی حەزرەتەکە صلی الله علیه و سلم طبعاً ئیتر دوایەوە عەشقمان زۆر بۆ ئەمە جوڵا و لەوە کاگەلەند دەستی کرد بەوەی کە ئیتر شتێوت مەولای سەڵی کە لە هەمووان معروفە کە مەولای سەڵی چۆنڵی هەم باوکی هەموو شعرەکانە و هەم بوردەی عەرەبی بەوە دەستمان پێ کرد و کاگەلەند لە سەرەتایە شتەکانی ئەوت من دەفم لێ ئەیە و سەربەیتم بۆ یعنی سەرەتا تەنها دوانەتان؟ بەڵێ سەرەتا تەنها من و کاگەلەند بووین دوای ئەوە
وای لێ هاوکەی میژەم توانی جار بەجار شت بڵێم لەگەڵ دەفەکەی ئیتر تاوای لاو لەخوا بەزیاب ئێستا توانین شت بڵین و دەفیش لێوێن بەڵام دوای ئەوە بیرمان لەوە کردەوە کە ئەم گروپە پێویستەکە گەورە بکرێ بۆچی لەبەرەوەی هەر کارێکی خێر پێغەمبەر صلی الله علیه و سلم خێر لە جەماعەتە بۆچی لەبەرەوەی کە ئێمە بەتەنیا ناتوانین هەموو شتەکان بەڕێوە بەرین بەڵام کاتێڵە دوو نەفەر لە نەفرێ باشترە سیان لە دوان باشترە بۆیە بڕیارمانە گەورەی کەین کە گەورەشمان کرد لە ئەزیز و خۆشەویستەکانی خۆمانەوە دەستمان پێکرەوانیش کاگاکار و کاک بڕوا و کاک ڕاستان و پاشانیش کاک ژیار کە لەم دوایە کاکژار ئەندامی تازەیە زۆر سپاس جا ئەم گروپە ئاوا دروست بوو تقریبان بۆ ماوەی ساڵونیوە کە بێوەکو هەبوون هەین ئێمە خۆمان شوێنێکی دیاریکراومان نییە باشە بەڵام مەسەلەن ئەی پشتیوانیتان هەیە هیچ لایەنێک هیچ کەسێکی کە پشتیوانیتان بکات لە ڕووی مادیەوە بێت لە ڕووی مادیەوە لەخوا بەزیادە گەورەترین پشتگیری هەر خۆمانی کەسمان تێکەڵ نەکرۆ هەم لە ڕووی مکابرە لە ڕووی دەف لە ڕووی مایک و ئەو شتانی کە بەکاریە بۆ مەسائیلی مەول و قەسیدە و دانیشتنەکانی خۆمان عەلە لەسەر هەر خۆمانین و چۆنەڵی ئەو گروپە ئەو کاتەکە دەستی پێ کردووە بچوو بووین لەخوا بەزیاب ئێستا وردە گەورە بووین و بەرەو گەورە بوونتری زۆر باشە کاگەلەند شعر و هۆنراوەی شاعرە زیاتر لە ئەگۆنجێ و دەزەدا بۆ ئەوەی کە ئێوە دەنگێکی خۆشی بەبەرا بکەن و ئێوە لە گروپی بۆی خۆت زۆرتر بەکاری هێنن کاکە ڕیاز بە یەکەم جارە و شعرە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم وترابێت صلی الله علیه و سلم بۆ کەسێکی تر نەوترابێ بۆ شتێکی تر نەوترابێ ببین لێرە بەکاری بێنن و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خاص بۆ یان ئومەتی خوای گەورە یان ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دووهەم شت دەبێم شعرە ریتمی هەبێ وەزنی هەبێ قافیە هەبێ شعری حڕ نابێ لەم شتانێ بەکاربێنین چونکە ئەم ئاوازەکانمان ئاوازەکان کلاسیکین لەسەر نوقتە و لەسەر ئەو شتانە ئەڕوا یعنی نابێ ئاوازەکە ینی بڵێم نابێ شعرەکە ینی پیتێکی زیاد پیتێکی کەم بێت زیاتر شعری شاعرە کلاسیکیەکان مامۆستا بێخۆت زۆر گەورە لە شعرە مامۆستا بێخۆت ئێمە زۆر بەکارێنین یەکێکە لەو شاعرانەی کە زۆر بەکارێنین نالی مەسەلەن زیاتر شعرەکانی بێخۆت بەکارێنن شعری هیچ شاعرێکی کەتان تا ئێستا بەکارێنەوە لە شعری ئەسڵەن شعری وایە بەکارێن هەر نازانین شعری کێشە خۆتان بەکارێنن بەڵێ جۆمان لێ بۆ شعرەکە نووسیمانەتەوە شعری وایە نازانین شعرێکی ئێمە بەکارێنینەوە شعری تایە خەڵکی ئێرانە شعری تایە خەڵکی کوردستانی خۆمانە کاک محەممەد باس لەوە کرد سەرەتاوتە ئاوازەکە لەلایەن منەوەیە ئەم ئاوازانە چۆن دانی بە فکر و ئەمێشکی خۆتایەت بە خەیاڵی خۆتایەت یان ئاوازێکە وەری ئەگریت طبعا کاتێککە ئاواز دانان بە حکمی کێمە هێشتا سەرەتامانە عەلە لەکسەر کاتێککە تۆ گروپێکی ڕیتمی مۆسیقیدا ئەنیت جارێ بێت بۆ ماوەی دو-سێ ساڵ یاخود بۆ ماوەی 3-4 ساڵ زیاتریش ئەبێ زۆر گوێ بگریت بۆ ئەوەی ئەو ئاوازانی کە گوێت لێبێت جارە بتوانی وەکو ئەوان دووبارەیکەیتەوە باشە هەنێ ئاواز هەیە کە مەسەلەن ئاوازەکانی ئاوازی کلاسیکن ینی هەر لە کۆنەوە مەسەلەن ئاوازەکەی ئەوەی مامۆستا مەلعب شعرەکەی مامۆستا لەکەن ڕەبی بینێرە سەڵاوات مەسەلەن یەکێ لەو ئاوازە مەسەلەن ئاوازی تەبارەکە مەن عەمەل یعنی کۆمەڵی ئاوازی زۆرن کە کلاسیکن ئێمە این ئەوانە بەکارهێنی هیچ گۆڕانکاریێک لەو ئاوازانیان ناکەنەوە چونکە پێم وابێ ئەوەی بێگومان ڕەبیناوت بە چەنەها ئاواز وتراوە بێگومان کاتێک کە تۆ ئاوازێگەێنی لەگەڵ قورگی خۆتە لەگەڵ ئەو ئاواز و ئەو سۆزەی کە لەو کاتەیە لە قورگێتە دەرەوە ئەگۆڕێ یعنی شەر نییە ئەو حرەکەی کە من ئێستا لە سەوتمایە و لە قورگما بۆمیێت بچمە ماڵەوە بۆمێت ڕاستە بۆیە ئاوازەکان چۆنەڵی ئەساسیاتەکان هەردانراوە کەواتە ناتوانانی ئاواز دووبارەکەیتەوە ئاواز دووبارە لەوە کرد کە لەوانەیە و ئاوازەی ئێستا بۆمێت لە ماڵەوە بۆم نێت هەنێ ئاوازی دووبارەکراو هەیە مەسەلەن سەر بیتەکان هەر دووبارەیە بەڵام ئەوەی کە لە ناو بیتەکانە بوویە شەرنیەوەی کە لێرایڵ لە شوێنێکی تر هەماشت بڵێت تا چەند سوود لە ئاوازی کەلتورەکانی تر زمانەکانی تر فارسی و عەرەبی بەتایبەت کە نزیکن دێمەوە ئینشاءڵڵا سوودی لێ وەرەگرن ئەمڕۆ بەرهەمێکتان پێشکەشەکەین ئاوازەکەی ئاوازێکی تورکیە باشە فەرمون با بچینە لای ئەو بەرهەمە زۆر باشە دوای ئەو بەرهەمەش بەرهەمی سامی یوسف ئەوە یا ڕەسوڵ الله یا شەی مەدینە یعنی بەیەکەوەمان بەستێتەوە هەموو بەرهەمەکانتان ئەمڕۆ نوێن ئەمڕۆ ئەوانی کە لێرە خۆمان نەمانەوە هەمویانە لەسەر کەناڵی تەلەڤیزۆن ئەوە پێشتریش لەو خزمەتە و کەناڵانی ترابووین هیچیان نەمانوتوە هەموو بەرهەمەکان نوێن فەرمون با بچین لای ئاواز تورکیەکە گوێمان دێت ئینشاءڵڵا هم معلومینم هم دنیا و دینم
فدای تو به روحی شیرینم روحی شیرینم هم مظلومینم هم دنیا و دینم بفدای تو به روحی شیرینم روحی شیرینم ای پیغمبری رهبری اسلام ای پیغمبری رهبری اسلام برج بسرتا صلوات و سلام برج بسرتا عزیز صلوات و سلام هم مؤمنم هم دنیا و دینم بفدای تو به روحی شیرینم روحی شیرینم دل با دل بدل جانی دل با دل بدل جانی هزار زار دلم و قربانی به هزار زار دلم و قربانی به هم مظلومینم هم دنیا و دینم بفدای تو به روحی شیرینم روحی شیرینم شوی بروانه بونه و چاوانه شوی بروانه بونه و چاوانه ورقری نوری گیان برقای قیدام ورقری نوری عزیز برقای قیدام هم مؤمنم هم دنیا و دینم بفدای تو به روحی شیرینم روحی شیرینم لبازارو بزاری دلما لبازارو بزاری دلمان هر لطفی تویا ابی بدر من هر لطفی تویا ابی بدر من هم مؤمنم هم دنیا و دینم بفدای تو به روحی شیرینم روحی شیرینم ای پیغمبری عزیز رهبری اسلام رهبری اسلام برج بسرتا صلوات و سلام صلوات و سلام تو نورانی به تو نورانی به آی لقل فرشته ابي
مدينة يا شي مدينة هركز عاشقتا دڵی مەشکێنە دڵی مەشکێنە لە هەر ئەرزێکە باسی تۆ بکرێ باسی تۆ بکرێ عەفی ئاگاتە سەرەوجی ئەفلاک يا رسول الله خير خلق الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتا دڵی مەشکێنە دڵی مەشکێنە شقنا لقرمي حشرة لقرمي حشرة لقرمي سبري كلاي عليتو دەستان خۆش بێ یاخوا سەربەرز بن هێما بێ ئەوەی سامی یوسفیشتان بڵێت یاخوا دەنگتان خۆش بێ بەدەر لە عشق و ئەوینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چ شتێکی تر ئەتان جۆشێنێ و ئەتانێنێتە دەنگ ئایا بەدەر لە مناجات و دەربڕینی خۆشەویستیتان بۆ خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بووە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام لە هیچ بوارێکی تردایەوە دەنگی خۆشتان خستۆتە کار؟ بەڵێ طبعا ئەگەر سەوتێکی هەبێت کە خوای گەورە پێی بەخشی بێتی تو ئەوەی کە خۆش بێت چۆنەڵی حەلاوەیەکی تیاابێ ئەوە ئەکەوێتەوە سەرخۆ بۆ چ شتێ بەکاری هێنی باشە بەڵام ئێمە وەکو من و کاگەلەند زۆربەی نەک وەکو زۆربەی با بڵین لەبەرەوەی مەسەلەن من هەنێ جار هەیە من کاگەلەندم زۆر خۆشەوە کاگەلەندیش منی زۆر خۆشەیە لەوە ئەچێ لەبەر ئەم بۆ گۆرانیەک بەکاری بێنم کە مەسەلەن باسی برادەرەکە بەڵام وەکو تر تێکڕای بابەتەکانمان نەتوان پێ بڵم لە ساینەوە پێنجی بابەتەکانمان ئیلا بێ باسی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر چی هەنێک لە شعرەکان هەیە کە ئێمە ئەی خوێنین تا ئێستا ئەوەی کە خەڵک بیستوێتی بە گۆرانی بیستوێتی وی طبعا ئەوانیش ئازان ئێستا شعرە بەنامانەکەی بێخۆ داخۆ بە شاخێکەوە گیرا بڵێم مەزەری خاڵقی بۆ عشقی ئافرەتی گوتووە و بالفعل لەم لاشەوە خەڵکێگەی بۆ پێغەمبەری خوای وتووە یان بۆ نمونە ئەوەی کەسێ هات و گوتی من عاشقم باوەڕ مەکە تا لەسەر گۆنای نیشانی زەخمی بارانگەز نەبێ بۆ ئیمامی ئەوبەکر گوتراوە خەڵکێکیش هەیە وەکو سەیال ئەزغەری کوسانی بەڕەحمەت بێ لەوە چێ وەکو گۆرانێکی ئاسایی یان بۆ عشقێکی مەجازی گوتبێتەوە بۆیە وەکو خۆت فەرموود ئەو شتانی کە ئێمە ئێڵین زۆربەی شعرەکانمان هەر بۆ پێغەمبەر و صلی الله علیه و سلم بۆ خوای جانە و بۆ ئەو لەحنانەش کە وەریەگرین دووشت کەس خاوەنی نییە تا ئەو کاتە خاوەنێتی لە دەمی ئەموو لە ئەچێتە سەر کاغەز یاخود ئەچێتە بەرگوێی بیسەران ئەوی شعر و لەحنە باشە بۆیە زۆرێک لە وەکو پێم وتی شعرەکان مەسەلەن شعرێک ئەوەی لەو ڕۆژە و ڕۆژتو وەک خۆ دوتە یاخود مەسەلەن شعرێکی کەمان هەیە ئەمەی شەرت بێگوڵی کەس ئازیزەکەم ناکەم بە بۆ تا گوڵم بۆ دێ لە خزمەتەوە تەمانام شعرە خاص بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم باشە بەڵام زۆرێک لە گۆرانی بێژە خۆشەویستەکان ینی ئەوانەی کە وتوانە ئەتوانین بڵین بۆ ئەوان بۆ عشقێکی مەجازی بەکاریان هێناوە سەیری فەنایش کە بەڕەحمەت بێ تەواوی دیوانەکەی خۆشەویستی شێخ عوسمانی بیارەی بەڕەحمەت بەڵام بێندە بە زمانێکی ناسک و گەنجانە نووسیەتی ڕێگەڵی بە باڵای ئافرەت عالی داوە کاک ئەلەند داوای سەرەتاکانی سوورەتی یوسفمان لێەکەن لە کۆنتڕۆڵڵین بە کاک ئەلەند بۆمان بخوێنێ ئەوەی کە یوسف خەوەکە دەبینێ و پاشان بەیانیەکا بۆ باوکی بزانین بای مەژگوێمان لێبێ و بدل إذ قال يوسف لأبيه يا أبت إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي
ئەوەندە دەست خۆش کاک محەممەد کاتێکەوە لە کەناڵێکەوە یان لە شوێنێکەوە بۆ ئاهەنگێک بانگێش دەکەن چۆن ئامادەکاری دەکەن وەکەوەی کە پێشتر باسی کردوتە هیچ شوێنێکمان نییە ئێوە سەرەتا هەموو گروپێک پێویستی بە پرۆڤەکردنیەکە ئێوە چۆن ئەمە ئەگەن یان ڕاستەوخۆ و شتەکەتان کتو پڕە طبعاً لەبەر ئەوەی کە ئالەتەکانمان بەس دەفە ڕیتمیە ئالەتی دەف زۆر پێویست بۆ ناکە کە تۆ تەمرینی زۆر بۆ بکەیت وەکو ئالەتێکی مۆسیقی یاخود هەوایی نییە بەڵام ئاواز پێم وایە پێویستە ئاوازەکە لەبەرەوەی من و کاگەلەندین ئەو شەوە مەسەلەن شەوێ پێش بەرنامەکە یاخود مەسەلەن لەگەر پێویستمان بە تەمرین بێت هەنێشت هەیە کە پێویستەکە تەمرینی بۆ بکەین لەبەرەوەی کە سەرەتایڵین هەفتەیە پێشەوە مەسەلەن ئاوا یەک دوو شەو یاخود بۆ دووسێ شەو دانیشی من و کاگەلەند بەیەکەوە لە ماڵی ئێمە یاخود لە ماڵی ئەوان تەمرینەکە ئەکەین وەکو ئەوە باشە وەکو دەف و وەکو ڕیتمیش لەبەر ئەوەی کەرەخوا بەزای وەکو پێم وتی دانیشتنمان زۆرە لە دانیشتەکانە ئەو شتانی کە پێویست بۆ دەف کەوی پێویست بێ بۆ دەف مەسەلەن ئاکار هەنێ تێبینی هەیە کە من بە کاگاکار یەڵێم کاگاکار هەنێ تێبینی هەیە بەو خۆشەویستانەی دەوروبەر یەڵێ ئەو دانیشتانە لەکوێکەن کە باز لە ئەو دانیشتانەی کە پێم فەرموویت مەسەلەن دانیشتنمان هەبووە لە میعراج بوو بزانم میعراج بوو لە ماڵی برادێکمان کاک محەممەد هاوڕێی نابوو مەسەلەن دانیشتنی کەمان هەبووە لە ماڵی یەکێک لە ئەندامەکانی خۆمان دانیشتمانە بۆ لە ماڵی ئەندامێکی تر لە شوێنە گشتەکانە لە مانگی ڕەمەزانە بانگێش دەکرێن لە مانگی شەوی قەدر ئێستا تا ئێستا مەسەلەن بۆ دوو شوێن پێیانتوین تا ئەم بەڵێ ئەمە وەکو پێوتن وەکو ئەوەی کە مەسەلەن هەنێ شوێنی ژەیە کە ئەگەر پێ بڵێن بە حکمەوەی داوامەکە مەسەلەن کاگەلەند ئیمتیحاناتی هەیە و کەواتەوە بەدەر لەم گروپە خەری ئیشی ترتان چییە بڵێن خەریکی تەلەڤین لە چ بەشێک لە بەشی پزیشکی کاگەلەند مەرحەلە دووە منیش مەرحەلەیەکم کاکژیاریشمان هەر مەرحەلەیەکە و کاگاکاریشمان لە بەشی شیکاری نەخۆشیەکانە تۆ ماشەڵڵا ئەگەر یەکێپەکی بکەوێت برینداریەشتەوەتر هەرچەند سەرەتایی خوێندنتانە بەڵام هونەر و پزیشک زۆر دوورە لە یەکەوە زیاتر حەستان بۆ کامیان هەیە پزیشکەکە دیارە پزیشکەکە هونەری بە هونەری و نەرمونیانی و مرۆڤ دۆستی وڵای زیاتر بۆ هونەرەکە حەستان وەڵاهی جا خۆی ئێمە ئیشەکەمان زیاتر چی پێڵێن یعنی ئیشی ڕئیسیمان پزیشکەکەمانە چونکە بەڕاستی بەشی پزیشکی بەشێکی قورسە چۆن ئەتوانن لە پاڵ خوێندنەکەشتانە ئەمەش بکەن وەڵاهی جا خۆی شتێکە چۆنەمەتان هەڵبژار بڕیارتاندا لەم ساڵانەیە ئەمە هەڵبژێرە لەگەر خواجان بزانێ مەشغوڵترین کەسی سەرم عەرزە پێویستی بە 24 ساعت وەک دقیقە هەیە بۆ ئیشەکانی بەخواشە ڕۆژێکە بە 24 ساعت وەک دقیقە جامتەش نۆنەسی لێ نەگرتوین ڕاستێک ئەوە کاتمان نۆنە کاتی لێ نەگرتوین ئەنی شتێکی چۆنەڵی هاکەزای یعنی بڵێم چی لە هەفتەیەکە ساعاتێ لە هەفتەیەکە دو ساعت زۆر باشە هەردووکتان کاگەلەن پرسیار لە جەناب دەکەم پێکەوە گەشتی عومرەتان کردووە پێکەوە خزمەتی پێغەمبەری خوا و گۆڕستانی بەقیع و ئەو هاوڵە بەڕێزانە ئەم مناجاتان و مناجات و سرودە خۆشانتان داوە بە گوێی ئەو هاوڵە بەڕێزانە 12 سێ ئەم ساڵ وەکە ڕێی دوو مانگ هەردووتان پێکەوە هەر ئەم برادرشمان لەگەڵاو هەرسێکتان نۆ کەس بین ڕۆژ کاک بڕۆشمان لەگەڵاو نزیکی نۆ برادری خۆمان بنیارەوەی لە دانیشتن مەجلیسەکانمانە بێکەوەین بەڵێ لەکوێ نزیکترین شوێنێ لەگەڵ کۆپیلۆزەکەی پێغەمبەری خواوە لەکوێ سرودتان وت ڕوومان هاو هیچ سرودتان نەوتێ ڕووتان نەهات لەبەر خەڵک یان لەبەر گەورەی مەکانەتەکەی پێغەمبەری خوا تۆ کە لێرەوە شەعرە خوێنیت بۆ ئەوە شەعرە خوێنیت لەبەرەوەی لی دووریت کە تۆ چوویتەتە ئەوێ چوویتەتە خزمەتی چوویتەتە بەردەم مەرقەدەکەی شەرمەکەی ئەگەر یەک تۆ سەوت بەرزکەیتەوە یەک تۆز لەحنێ بەنەوەی دەرکەی لەبەرەوەی تۆ لەوێ لە بەردەمیایت خوای گەورە خۆی فەرمووی لا تەرفەعوا ئەصواتەکم فەوقە سەوتی النەبی ئەگەر بۆ لەحنیش ئەگەر بۆ سەوتێکی خۆشیش بێت تۆ سەوت بەرزکەیتەوە هەموو کردەوەکانە ئەی بەدەر لە شاری مەدینە یان لە کێوی ئوحود بێت لە بەقی عشتمانوت بێکەوە تەسویرشم کرد بەقی عشتمان بەزە چیتان وت و کام سرودەتان وت ئەم ئێستامیکە بە تورکی وتمان بە لەحنێکی تر وتمان جەلال زۆر حەزی لە بۆ مەرقەدی ئەو شەفیع ئەو یاری غارە دڵم تەنگە بە لێرەوە پێشکەشی هاوکاری بەڕێزمان جەلال محەممەد هەم ئامادەکاری بەرنامە بۆمان بڵێن ئێمەش حەزمان لێتی بە خۆشی جەلالەوە لە خزمەتتانین ئەو شعرە ئازام لەوەتی هاتوونێتەوە لە عەمرە نەمانوتوە ئینشەڵا نەمانوتەوە مە یەکەم جارمان دوێ ئینشاءڵڵا ئەس نەڵێن نەمان هێناوە لە دەفتەرەکە خۆڵبانتیاشیانە بێ لێرە هەیە
هۆنراوەکە هی کێ شەهرامی مەنسووری کاک شەهرامی مەنسووری لەحنەکەش هەری خۆیەتی ڕاستە وتی لە بەرنامەیە ماوتی خۆم لەوێ بووم و نووسیومە بەڵێ هەر شعرەکە و لەحنەکەش هەری خۆیەتی ئەویش کاتێک کە چوو بۆ ئەمرە و هاتبووەوە شەوێک ئاگری عشق هەڵیسانە بوو لە خەو ئەمەی نووسیوە بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان هەرێ یاران دڵێم تەنگە یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارت بۆ دین و بۆ دنیا ڕۆژێکەوە چاوم کەوتە مەرقەد و بارگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا سرم بوو بە سەرگەردی ڕێی خاکی بەر دەرگەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا عاسی چی بڵێ وەسف و سەنای سەروی قەدی سەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا ئازیزی من گیانی خۆم و ئەزیزانم فیدای خاکی ڕەهی تۆ یا ڕەسوول ئەڵڵا ئەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم ئەزیزم سەردارم غەریبم ڕێبوارم 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 بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگە بۆ جێگە پێی ئەو شەفیعە و یاری غارە دڵێم تەنگە یادی هەروە لەبەر چاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان هەرێ یاران دڵێم تەنگە یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارت بۆ دین و بۆ دنیا یا ڕەسوول ئەڵڵا یادت وا لەلام کافیە یەک نەزارت بۆ دین و بۆ دنیا عزیزەکەم من لە حیرا کەوتمە بیر جوبرەئیل و ئیقرە و گێژ نەجوەکانت عزیزەکەم من لە حیرا کەوتمە بیر جوبرەئیل و ئیقرە و گێژ نەجوەکانت یان سەردارەکەم من لە سەورە کەوتمە بیر صدیق و پاژنەی مەرگەسەی یاری غارم سەردارەکەم من لە سەورە کەوتمە بیر صدیق و پاژنەی مەرگەسەی یاری غارم یان خوێنی ئوحود هێشتا گەشە
بخوێنی حەزرەتی حەمزە و شەهیدانت چاو دەگێڕن دیار نییە حەزرەت عەلی و زولفەقار و غیرەتی مەردی مەیدانت بیلالت وا لەکوێ عەزیز سلمانت وا لەکوێ عەزیز بیلالت وا لەکوێ عەزیز سلمانت وا لەکوێ عەزیز سەرم سەرگەردی خۆتووە و یارانت بۆ مەدینە و بەرمەرقەدی ئەو نازدارە دڵێم تەنگا بۆ جێگە پێی ئەو شەفیع و یاری غارە دڵێم تەنگا یادی هەروە لە بەرچاومە بەرمەرقەدی حەزرەت عومەر بۆ بەقیع و حەزرەت عوسمان ئەرێ یاران دڵێم تەنگا یا رەسوول الله یادێ وا لەلام کافیە یەک نەزارێت بۆ دین و بۆ دنیا یا رەسوول الله یادێ وا لەلام کافیە یەک نەزارێت بۆ دین و بۆ دنیا دەستان خۆش بێ و دەنگتان خۆش بێ هەمیشە دەگەڕێنەوە لاتان دەچینە لای زانیاریەک بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەباری فرێدانی خواردن لە چەند وڵاتێکدا کە ساڵانە بایی 750 میلیارد دلار خواردن فڕێدەدرێت بەپێی چەند راپۆرتێکی باوەڕپێکراوی چەندین دەستگا و دامەزراوەی جیهانی ساڵانە بای 750 میلیارد دلاری ئەمریکی خواردن لەسەر سفرەکان دەمێنێتەوە و دواتر فڕێدەدرێت. ئاژانسی ئینتەڵەجێنس یۆنت و هەروەها ئاژانسی ئیکۆنۆمیز بڵاویان کردوێتەوە کە ساڵانە بای 750 میلیارد دلار زیاتر لە بودجەی 5 ساڵی وڵاتی عێراق خواردن فڕێدەدرێت. بەپێی راپۆرتانی کە ڕوون کراوەتەوە زۆرترین فڕێدان و زیادە ڕەویەکان لە وڵاتانەدایە کە دانیشتوانەکەی موسڵمانن. راپۆرتەکە دەڵێت ساڵانە بای 750 میلیارد دلار خواردن فڕێدەدرێت واتە ئەو خواردنەی کە لە بەردەست ئەمێنێتەوە و مرۆڤەکە پێی تاو ناکرێت. هەر بەپێی راپۆرتەکان ئەو خواردنەی کا ساڵانە فڕێدەدرێت 795 میلیۆن کەس لە برسێتی ڕزگار دەکات واتە ئەو خواردنانە ڕۆژانە فڕێ نەدرێت و بدرێت بەو کەسانە. راپۆرتی ئەو دامەزراوانە ڕوونی کردوێتەوە ساڵانە یەک لە سەرسی خواردن فڕێدەدرێت واتە لە 3 نەفەر خواردن یەکێکیان ناخورێت و فڕێدەدرێت با ڕێژەی سەدیش ساڵانە لە 33.3 خواردنی جیهان فڕێدەدرێت. راپۆرتەکان ڕوونی دەکەنەوە ئەو ڕێژە خواردنی کا فڕێدەدرێت لە 125 برسێتی لە جیهاندا ناهێڵێت واتە ئەگەر فڕێ نەدرێت و بدرێت با برسیەکان ئەوە بەو ڕێژەیە برسێتی لە جیهاندا ناهێڵێت. ئەو دەوڵەتانە کێن کا خواردنەکان فڕێدەدەن بەچەم کە ئیسلامیەکە واتە ئیسراف لە خواردندا دەکەن. یەکەم سعودیا ساڵانە هەر کەسێکی سعودی 427 کیلۆگرام واتە نزیکەی نیو تەن خواردنی لە بەردەست ئەمێنێتەوە و ئەویش فڕێ دەدات. دووەم ئیندۆنیزیا گەورەترین وڵاتی ئیسلامیە لە ڕووی ڕووبەرەوە ساڵانە هەر کەسێکی ئیندۆنیزی 300 کیلۆگرام خواردن فڕێ دەدات. سێم ئەمریکا ساڵانە هەر تاکێکی ئەمریکی 278 کیلۆگرام خواردن بەفیڕۆ دەدات. چوارەم ئیمارات وڵاتی مسلمانان پێشکەوتوترین وڵاتی عەرەبی ئیسلامی ساڵانە هەر تاکێکی ئیماراتی 196 کیلۆگرام خواردن بەفیڕۆ دەدات یاخود فڕێ دەدات. باش بوو ئێمەتیان نەبووین یام فەقیری و نەبوونیمانەیان باوەڕ ناکەم پەروەردەش کاریگەریەوە بەسم عێراقم. بێ خودی شاعیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە چەند ساڵێ بەر لە وەفاتی هەردوو چاوەکانی لەدەستدەدا و بینایی چاوی نامێنێ. بێ خودیش شاری مووسڵ و کەرکووک ئەو کاتە بەهۆی ئەوەی سایکزبی کۆ درابوو بە بەریتانیا وە لە ڕووی ویلایەتی مووسڵ و کەرکووکیش لە ڕووی نەوتەکەەوە کاریگەریەکی بۆ بەریتانیا هەبوو دکتۆر و پزیشکگەلێکی زۆر هاتبوونە وڵاتی عێراقەوە بێ خود سەردانی ئەو پزیشکانە دەکات دەڵێن بە هیچ جۆرە چاوەڕێی هاتنەوەی بینایی چاوەکانت مەبە. ئیدی ڕۆژێ لە ژوورەکەی خۆی لە شاری سلێمانی بە چوارینەیەکی فارسی مناجات و دەردەدەڵی خۆی ئەبا بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و دەفەرمێ
بە فارسی تەمەن من ڕاوەی کوردیەکەی دەڵێم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی دەبێت ئەگەر نورێک لە پرتەوی میهرەبانی و ئەبینیتەوە کۆڵیت و کولانەی خەمەکان و کەلاوەی دڵی تاریک داگەڕاوی دڵی من ڕۆشن بکاتەوە. یعقوب بە بۆنی کراسەکەی لە دوورەوە بینایی چاوەکانی بۆ گەڕایەوە و چاوەکانی بینا بوویەوە. ئەدی منێک کە ڕەوزەوان و باخەوان و خزمەتکاری ڕەوزەکەی تۆم چۆن ئەوێ بە کوێری دانیشم و نەتوانم ئەوین و خۆشەویستی تۆ ببینم و بۆ ئەوین و خۆشەویستی تۆ بنووسم. ئەم چوارینەیە دەخاتە ژێر سەرینەکەیەوە و خەوی لێ دەکەوێت. لە خەویا بە خزمەت پێغەمبەری پێشەوا دەگات صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم دەستی مبارەکی بە چاویا دێنێتەوە و کە هەڵدەستێتەوە بە چاوە ساغەکانیەوە دەچێت بۆ خزمەتی شێخەکەی خۆی لە شاری هەڵەبجە شێخ عەلادینی ڕەحمەتی. ئەمە کاریگەری ئەو ئەوینەیە کە هەر لە دنیادا بینایی و خۆشەویستی پێغەمبەر دنیامان بۆ ڕۆشن نەکاتەوە. ئومێد دەکەین خوای گەورە کوێر و نابینای ڕۆژی قیامەتیشمان نەکاو بە بینینی خۆی و پێغەمبەرەکەی شەرەفمەند و بەختەوەر و ئاسوودە و شادمانمان بکەم. دێینەوە لای جەنابتان. پرسیارێکم لە خەیاڵە بۆ بەڵام با لەوە بپرسین دایک و باوکتان کە سوکارتان لایەنە کۆمەڵایەتیەکە پێگە کۆمەڵایەتەکە چ گرنگی وەکوەڵێ هاندان و یارمەتی دەرێکتان بوون لە زیاتر بەرەو پێشبردننی ئێوە وە لە ئێستاشدا پاڵپشتیکردنتان؟ وەڵاهی من و هەمومان هەر هەمومانانی زۆر سپاسی دایک و باوکمانەکەین کە ئیزنمانێن بۆ میشانە بکەین، ینی زۆر هاوکارمانە زۆر پاڵپشتمانن، ینی سەعات 2 شەو 3 شەو ئێمە دانیشین تەمرینەکەین دانیشین قەسیدە حاجرەکەین ئەوان خەوتونم بە دەف و بە سەودی خۆمان ئیزعاجیانەکەین، بەڵام ینی هیچ ڕەتفعلێکیان نییە بۆمان زۆر زۆر مەمنون، ینی زۆر سپاسیانەکەین. ئەوان تاجی سەریە منی تر خۆ بڵێن وازی شیرێوەنە وازی لێین سێوان لە پێشترە. وەکو گروپی بێخۆت تا چەند سوود لە ئاواز و گۆرانیەکانی کاکە شەهرام وەرەگرن؟ زۆر زۆر. بۆ ئەوەندە معجیبی ئەوەن تەنها کەسی کە ئەزانین کە بەو شێوازە دەف لێ ئەیات و شعر ئەڵێت هۆکارەکەی چییە؟ کاگەڵم خۆت براگەورەوە کاک شەهرام دیارە زیاتر ئەو معجیبیەتیە؟ کاک ئەلەن زۆر معجیبیەتی خۆی دەردیاڵێ وەکو خۆشەویستی وەکو ئیمان وایە بەرزی نزمەکە. من جاروبار هەیە مەسەلەن لە پلەی سەکەیەتە 80 بەڵام کاگەڵەن دایمەن وا شەڵاسەیە باشە، بەڵامی تر ئەم ماوەی ڕابردوو کاک شەهرام تەشریفیە ئێرە بەڕاستی ئەو کەسانی کە مەدح خوێنن لەگەڵ ڕێزم بۆ هەمویان، بەڵام کاک شەهرام بە تایبەتتر بە تەنیا مەدح ناخوێنێ بەڵکو معنەویاتیشی لەگەڵ یا بەرزە. چ کاریگەریەکی لەسەر تۆ دروست کردووە؟ کاک شەهرام چی پێڵێن ئەو چۆنەڵی ئوستازە لەم ئیشەیە، ینی کەسێکی بداعی تازەی کردووە، چۆنە لە دووگۆڵیە گواردیۆلا هاتەوە جارێکی تر دووگۆڵی جارێکی داڕشتەوانێ لە بواری مەدح و قەسایدی شاشەرام مەسووریات و جارێکی تر میشەی داڕشتەوە، ئەمیشەی لە سەر لە نوێر لە نوکە و لە ئەساس و جارێکی تر داڕشتەوانە و بەرگێکی تازەی کرد بەبەرە. اینا پێش ئەو مەدح جۆری خوێنراوە ئیسار زۆرێکی تر زۆر باشە. کاک محەممەد وەکو ئاوازدانەر دێمەوە لای تۆ لە کاتی وتنی ئەم سرودانەتانە و لێدانی دەفەکان تۆ چۆن ئاماژە ئەەکەی بە هاوکارەکانە، ینی شێوازەکەی چووکەوان ناتوانن مەسەڵام بۆ بکەم زانین شێوازی وتنەکەیان چۆنە، چۆن ئاماژەیان پێەکەن کە ئەمان لەگەڵ تەناڕابێن تا سرود جیاوازیە وانە؟ طبعا ئەم قەسائید و مەدحە ئەوەنەی مەسەلەکە ئەوەیە کە بڵین بەدڵ و ڕۆح لەگەڵ یەکاتێکەڵەبی ئەوەنە مەسەلەکە بە ئیشارەت نییە. لەوە چێسا گەر من دانیشم لێ گۆرانیەک بڵێم هەر بەدەم بە کابرا بڵێم کاکە ئەمەم بۆ عەزفکە نەتوانێت بەتەواوی ئەوم بۆ عەزفکە، بەڵام جار هەبووە لە شوێنە نابووین کاگاکار ئەوەنە خۆش دەفەکەی عەزف کردووە خۆم کەوتومەتە ئەوەنە جەوێکی تایبەتەوە خواخوام بۆ ئەو مەدح هەر تەواو نەبێ. بۆچی؟ لەبەرەوە ڕێک ویستومە شتێ بکە ڕێک ئەوەی کردووە. جار هەبووە لەگەڵ کاگەڵەندا ویستومانە دێڕێ شعر هەردووکمان ویستومانە هەمان شت بڵین کە ئەو توێتی من سێرم کرد کە ئەمن وتومە ئەو سێری کردو. وەکوی کە هاوکارم ڕاست پێشتر ئەو پرسیاری کرد جیاوازیەک هەیە لە نێوان ژەنینی دەفەکانە ئەگەر بەڕێز زانیاری هەبێت لەسەر ئەوە؟ طبعا وەکو ژەنینی دەف دڵنیا بە لەوەی کە ژەنینی دەف بۆ ئالەتی بۆ مەسەلەن بۆ گۆرانیەک زۆری فەرخە لەگەڵ ئەمەیە باشە. بۆچی؟ لەبەر ئەوەی کاتێک کە تۆ مەسەلەن دەف بۆ یەکێک عەزفەکەی کە گۆرانی بێژ بێ یاخود کلیپ دەرکە یاخود هەر شتێکی تر بێ لەوە ئەچێ مەسەلەن مەسلحەتێکی مادی وت لەگەڵ یا هەبێ باشە، بەڵام بۆ ئەم مەسەلەی قەسائید و مناجاتە
هەریەکێ لە ئێمە هەموو مەسلحەتەکەمان کە هەیە تەنها دڵمانە تەنها پێغەمبەریانە سەڵڵەهو عەلەیهی وسەلەم کە ئەوەش گەورەترین مەسلحەتە بۆ ئێمە. یعنی من بڕوا ناکەم شتێک لەوە بە نرختر بدۆزمەوە. ئەوە جارێکیان لە شوێنێ بووین لەگەڵ کاگەلەندا کابرایەک ویستی هەدەیەکمان باتێ باشە وتی ئەمە هەدەیە طبعاً لە دڵپاکی خۆی ئەو قسەی کرد. ئێمەش پێوتمان وڵی دایجان ئەم هەدەیە دەستوا خۆشێ مەزانی بۆێڵی بەڵام ئێمە مەتحکە ئەخوێنم یەک دێر شعرە بۆ بخوێنمەوە بە مەتەح بە 1 ملیۆن دلارم بیتێ بە بارستای ئەوە ینی هیچ بڕوا ناکەم تۆ ئەزرەکەی خۆمە بیتەوە کە من بۆ خوێندیت. بۆچی لەبەر گەورەی شعرەکە و لەبەرەوەی ناوی حەزرەتی تیا نەک لەبەرەوەی کەم نێڵە. باسی لە کلیپ کرد بیرتان لەوە نەکردەوە کلیپێک دەرکان کلیپمان بیر لێ کردوتەوە وەکو کلیپ بەڵام ئەمانەوێ بە شێوەیە کلیپێکی ئەوەنە جوان و ئەوەنە تایبەت دەربکەین ئینشاءڵڵا کە جێی ڕەزامەندی هەموو بینەران و بیسەران بێت. ئەمە لە ئایندەیەکی نزیک دابێت لە ئایندەیەکی ئەتوانم دوور نزیک با نەبین بەوەی کە ئاڵێ چاوەڕێی بەرهەمەکان بنوت بەرهەمیشی نەبێت. ئێمە ماڵاوایی لە مازانەکەین لەبەری کاتی بەنامەتەوە بەڵام دوای ماڵاوایەکە بە شتێکی تر خۆشتر ئێوە کۆتایی پێین بەڵام ئێمە وەکۆڵێ قفڵیەکەین تر ئەیدەنە دەستێەوە. بینەرانی عزیز و خۆشەویست تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ میوانداریکردنی گروپی بێخود بوون کە بەرنامەکەیان ڕازاندەوە. ئومێد دەکەین بەرگەو بابەت و تەوەرەکانی ئەمڕۆمانجی ڕەزامەندی خوای گەورە پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ و سپاس بۆ هاوکارم شەیدا. سپاس بۆ تۆش بەڵێ بەڕێزان بە بەرهەمێکیان بەڕێزانە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەهێنین تا سبێنی پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسبێنین خواتان لەگەڵ لە خزمەتان ئێستا مەدحێک خوێنین لەناو خەڵکا زۆر باوە طالع البدر علينا من ثنيات الوداع. طالع البدر علينا ما شعري أهل مدينة كبو بيغمري خويا صلى الله عليه وسلم معناه شعرك بكردي الله طلع البدر علينا الله للروجا أما مانج ما له هالهات بيغمري خويا صلى الله عليه وسلم بمانجك أشوف هنا من ثنيات الوداع لبشتي مدينة بيغمري خويا صلى الله عليه وسلم داغلينا مدينة بلا لبشتي مدينة ولا أو شويني كخور لي ويهل ليش ور مانج ما له هالهات وجب الشكر علينا ما دعا لله دعا بس دي سباس كني خويا سلام واجبه حزاكين مثلا خدمتنا خويني قلم قرباني نوكد بميد بيران وسحة قفتار وكحاتا إذا مشكينا يا خزيني جوهري أسرار لبحري علمي وحدة دا نذيلا في هنرمندي نجيقي عقلب وبيرو نجيقي نطخب وقفتار طالع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع طالع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أو شوايا أسرك بردي حزرتي روح الأمين أو شوي أسرك بردي حزرتي روح الأمين تاج رفرف بخلاتي صاحبي قرآنك يا رسول الله لريتا روح جاني سارك بويا لوحيد المكان مسندي أبرارك طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع أي شعاعي شمس كوكب شعلي أنواري
هاي الرخصاري طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع يا محمد لو ببارو ضل ببوريان مكاي رئيسي أردو دنيا دي دقر يا مكاي